ڕەنگە ئێمە شوێنەکان کاتەکانمان بیر بچێتەوە ڕەنگی جلوبەرگەکانمان بیر بچێتەوە زۆر شت هەیە بیرمانەچێتەوە بەڵام لە نێو ئەوانەدا وشەیەکمان بیر ناچێتەوە کە ڕەنگە خۆش بێ یا خۆت ناخۆش ئەمەش کاریگەری بێ لەسەر تاوی تەمانمان جا وشەکە زۆر کاریگەری هەیە هەم لەسەر دڵ و دەرونی ئێمە هەم لەسەر دڵ و دەرونی بەرامبەر وەکو ئەوترێت وشە شیرینەکان بەڕاستی وەکو شیرینی وان تامیان زۆر شیرینە و لەسەر دڵ ئەمێننەوە تەوەری سێمی ئەم ڕۆمان تایبەت دەبێ بم بابەتە و میوانێکمان هەیە لە هەولێرەوە ئەویش بەڕێز ڕێکان عەبدوڕەحمان ڕێماییکاری پەروەردیە مامۆستا ڕێکان سڵاوی خوارد لێبێ و کاتت باش بزانین وشەی شیرین بەچی ئەوترێ بە کام وشەی ئەوترێ شیرین سڵاوی خوا لێەوە لە سلێمانی ئازیز و هەموو ئەو کەس ئەو بینەرازانەی کە دەمان بینن سەبارەت دەربارەی وشە شیرینەکان ئەو جۆرە وشانن کە کاریگەریان هەیە لەسەر هەست و سۆز و دڵ و دەرونی مە و وشانە دەکرێت هاندەر بن لۆمان دەکرێت یامەتیمان لە بینینی دیدگایەکی باشتر لە ژیانی مە بیرکردنەوەکی ئەرێنی تر لە ژیانی مە ئەو جۆرە وشانە کە خۆی دەبینێتەوە لە سوپاس تکایە و ئەوانە سەربەت چەندین جۆری دیکەن زۆر باشامە و ساڕێکان جگە لەوەی کە وشە شیرین یاخود قسەکردنی شیرین ئەمانن ئەی کاریگەری لەسەر دڵ دەرونی بەرامبەر چی ئەبێت بۆچی گرنگە ئێمە هەمومان خۆمان لەسەرەوە ڕابێنین کە بە زمانێکی شیرینتر قسە بکەین لەگەڵ خۆکی بەڵێ یەک لەو سوودانەی کە هەیە بریتێ لاوەی کە ئینسان خۆراگری تێدا زیاد دەکە یعنی ئەو جۆرە وشانە کە وا دەکەن لە ئینسان کەسایەتێکی باشتری هەبێ کەسایەتێکی چاکتری هەبێ یعنی بۆ نمونە کەسە کە لەگەڵما یان خۆمان ئەو خاڵە بەهێزانە کە لە خۆماندا هەیە بەبیر خۆمانی بێنینەوە و یارمەتیمان لە هەستکردن بە دڵخۆشی بە هەمان شێوە گەشتبینی لە ژیان ینی بیرکردنەوەی ئەرێنیمان دەبی لە ژیان بە هەمان شێوە متمانە بەخۆبوونمان یەک لەو خاڵانشی کە زۆر گرینگە بریتە لە کەمکردنەوەی فشار لەما بە هەمان شێوە ئەوەی کە سەبرمان زیاتر بوو ینی سوودەکانی و وشە شیرینەکان هەم لە خۆمان هەم لە دەوروبەرمان یەکجار زۆرن یەکجار وەکو دەڵێ لە بن نایەت کاتە چ بکەین بۆ ئەوی کە زمانمان شیرین بێ زۆر جار ڕەنگە ڕخنەیەکمان لە بەرامبەرەکەمان هەبێ هەڵەیەک لە بەرامبەرەکەمان ببینی تا چەند گرنگە کە ئەمە بە شێوازێکی جوان بە بەرامبەرەکەمان بگەێنی ئەوەی کە گرنگە ئەمە گەیاندنی پەیامە لەمەوە لۆ بەرامبەر دەکرێت بڵین زمان کاریگەری هەیە لە هەساستەکانی مەیانی زمان و هەست پەیوەندێکی ڕاستەوانە پەیوەندێکی تاویان لەگەر یەکدا هەیە ئەگەر ئەمانەوێت یعنی دوو شێ جیاواز لەگەر منداڵ بەکاربێنی کاتەکە لە نمونە تووڕەیە لە نمونە کاردانەوەکمان هەبی لەگە منداڵ کاتێک کە هاوار دەکات ئەمە لەسەری هاوار دەکەینەوە و پێ دەڵێن لۆ هاوار دەکەی ینی بەنەوە ئەگەنەوەکان کاردانەوەکی نەرینیمان پێ لۆی دەبی بەڵام لە کاردانەوەی ئەرێنی کاتێککە منداڵە هاوار دەکات یەکسەر بەدوو دەرزەکەدا دەگەڕێ بەدوو هۆکارەدا دەگەڕێت کە منداڵەکەی تووڕەکرد دێت چکە ئینسان زۆر بە دەگمەن لە خۆ تووڕە دەی زۆر بە دەگمەن لە خۆ شت دەشتێنی لە زیاتەوە کە پێی بڵین لۆ هاوار دەکەی هاوار مەکە لەسەری هاوار بکەین لە زیاتەوە پێی دەڵێن چ بووە کو یارمەتی دەم وەرە با قسەی بکەین لەسەر ئەو شتە ئەو شتە زۆر کەمە یان کەمتر دەیبین لە ناو خۆمان بە هەمان شێوە کاتێکە ینی چرۆکێک هەیە لەسەرەوە مۆزوعە دەریان هەم ڕۆژی دەچمە سەر ئیشەکەم دەمبینی کابرای ئەوەی کە خاوەنکار بوو لە بەرامبەرم بە مورومۆچیۆ تەمەشای دەکردم و سەلامیشی لێ نەدەکردم هیچ ڕۆژێک لەگۆ هەموو ڕۆژەوە بەردەوام بوو بەڵام کاتێک کە دەچمە یەکن سیارەکەم دەمبینی کابرای زبر ڕێژەکەیان کابرای پاکەورەوەکە بەڕوەکی خۆش و سەلامیە کردم و ئەحواڵی دەپرسیم کە چۆنم و وەزم چۆنە لەگە ئەوە وی لە من کرد هەستەشی زۆر خۆشم هەوی دەگوت ئەمن بوونی ئەو کەسە لە ژیانم زۆر خۆشە لەو خاوەنکاری کە لە بەرامبەرمە و هیچ زۆرە وشەک هیچ زۆرە شتێکی خۆش هیچ زۆرە دەربڕینەک یعنی ئەمە هەتا
ئاماژەی چاومان هەتا جەستەمان هەتا ڕوومان هەمووانە دەری دەخەن کە ئەمە کەسی بەرامبەرمان لە خۆشەویستیان ینی وشە شیرینەکە بە هەمان شێوە کاتێک ئەمە دەری دەبڕین ئاماژەیە بە خۆشەویستیمان لۆ بەرامبەر ئاماژەیە لەوەی کە ئەمە بەرامبەرمان لەکن مهمە ئاماژەیە لەوەی کە ئەمە بەرامبەرمان دەوێت بەردەوام بی لە ژیانیمە ئاماژەیە بکەمە حەز بە دڵخۆشی و شادی و سەرکەوتنی بەرامبەرمان دەکەین. باوسەڕەکان لە ئاینی ئیسلامە وشەیەکی باش وشەیەکی چاک وشەیەکی جوان بە سەدەقە بۆمان نووسرێ بە خێر بۆمان ئەنووسرێ ئەمە تا چەند گرنگە بۆی کەوا بکات هۆکارێک بە بۆی کە ئێمە و زمانمان شیرین بێ لەگەڵ کەسانی دەوروبەرمان و بتوانین پەیوەندێکی باش و پەیوەندێکی کۆمەڵاتی باش لەگەڵ دەوروبەرمان بەستین. زۆر ڕاستە ئاینیش یەک لە با بڵێن لەو لایەنانەیە کە زۆر گرینگە لە ژیانی هەر کۆمەڵگەیەک گرینگە ئەمە لە منداڵیەوە هەوڵدەین ینی خێزانەکان ئەو جۆرە بەهایانە و ئەو جۆرە وشانە لە منداڵدا گەشە پێ بدەن یعنی فێریان بکەن بە شێوەی دیکە و پیشانیشان بدەن ئەوە زۆر گرینگە ئەسا من وەکو خۆم لەو دەورانە یان لەو شوێنانەی کە تێدا هەوڵمدا منداڵان فێری ئەو جۆرە وشانە بکەم ینی شتێک هەیە ینی ڕەنگە سەیربی لە لای بینەران لە ئێوەش لەوانەیە هەتا کەسێکی گەورەش ئەو جۆرە وشانە یان ئەو جۆرە هەستانەی نەبی لە ژیانی خۆی فێر نەبوو بیت ینی شتەکە لەستە خۆی نەبووە یعنی من کەسە ناسم یان کەسم دیتیە کە گوتیتی ئەمن لە ڕێ برادرانە فێری ئەو جۆرە قسانە و فێر ئەو جۆرە دەڕبڕینانە بووم لێ گرینگە بەڕاستی لە منداڵیەوە لە قوتابخانەکان لەو کەسانی کە پەیوەندیدارم بە بوارە لە خێزانەکان لە هاوڕێیەکانمان ئەو جۆرە وشانە دروست بکەین بە هەمان شێوە داکوبابان وەکو گوتمان یعنی داکوبابان نەک لە شتانەیە کە زۆر کێشەیە لەو منداڵ دەبینین گفتوگۆکردن چی نەرێنیە لە پێش منداڵ ینی گفتوگۆکردنە کە لە شەڕە لە ناکۆچیە لە بەردە منداڵ کە کاریگەرێکی زۆر نەرێنی دەکاتە سەر هەستی منداڵ لەوەی کە منداڵ دەربڕینە چی خۆشێبی ئەگەر ینی لە جیاتیەوەی ئەوان وشەی جوان وشەی باش وشە شیرین فێری منداڵ بکەن شتی دیکەی فێڵ دەکەن ینی ئەمە دیقەتمدایە یان ئەوانەیە کە وەکو توێژە دیقەتماندایە بەشەکی زۆر لەو شتانێک کە فێر منداڵ دەکرێت شتی پێچەوانن و ئێستا لە سەردەمی تەکنەلۆژیاش زیاتر ئەوانە باون یعنی زیاتر هاندەرن دەکرێت بڵێن زیاتر هاندەرن لۆ وشەی نەشیا لۆ ئەوەی کە وشە شیرینەکان کەمتر بتەوە لێمان یعنی بەعکسەوە بە پێچەوانەوە ڕووی دەدات یعنی ئەوەش کە زۆر میهمە دەبێت بزانین وکو گەورەکانیش زۆر وریابین لە دەربڕینمان لە تۆرە کۆمەڵایەتەکان چونکە تۆرە کۆمەڵایەتەکان ئاسانتر یان باشتر وەرەکە بیر بکەینەوە بەتایبەتی لە کاتی نووسیندا لێ زۆر گرنگە وریابین چونکە ئەو جۆرە دەربڕینانە کاریگەریی یەکجار یا ئەو جۆرە وشانە کاریگەریی یەکجار بەهێز دەسە بەرامبەر دەکەن ئەمن سرۆکەکەیە لەسەرەوە ینی ڕاستی ڕوویدایە دەڵێت ئەمن لێرە دەرسم دەگوتەوە لە پڕ لە دەرێ ناوەکم هات برادرش زۆر عزیز باسییان کرد هەر لە کۆمنتی ینی پۆستەکەم کردبوو بڵاوکراوەکەم کردبوو گوتی فلان کەس مرد لە کۆمنتەکە فلان کەس مرد بەو نەسە لەگە ڕێک ینی سەدمە لێدام سەراسیمە بووم یانە چکە برادر دەکەم زۆر خۆشەویست بوو لە وەختێکی ئەنتیکەش لە وەختی سیر پێم گوترا گوتی چەندین ڕۆژە من لە زەبری دەرونی ئەو کارە ساتە لەو ئەو جۆرە وتنە ینی تێکچوم لێ زۆر میهمە مەک هەتا لە کاتیەوەی کە شتەچی دەگەینی وشەکانمان هەڵبژێرین وشە باشەکان هەڵبژێرین و یەکسەریش دەست پێ نەکەین هەوڵدەین کەمەک بۆشایی بێڵینەوە کەمەک بە شێوەیەکی گونجاو شتەکەی پێ بڵین ینی زۆر درێژی نەکەمەوە ئەمە کاتێکە کەسەکیش کە غەمبارە یەک شتمان هەیە زۆر غەڵەتە لە کاتی وشەکاندا دەربڕینی ینی وشەکانمان لۆ کەسە کە غەمبار هەندزار زۆر غەڵەتە لە زیاتیەوەی کاتێک کە برادەرەکەم دەبینی ئەو پێ دەڵێن ینی گرفتی ئەرێنی یان کارەساتی ئەرێنی لۆمە دەڵێ کاتێک کە برادەرەکەت غەمبارە لە جیاتیەوەی کە ئەمە پێ دەڵێن غەمبار مەبە ینی بینە پێچوا برادەرەکە پێ بڵێت و غەمبار مەبە کاتێکە لەوانەیە سیارەکە تێکچوو بلانە ئیشەکە لە دەستدابی یان هەر جۆرە شتەکی زۆر گەورە لە ژیان کەسێک لە دەستدابی لە جیاتیەوە کەمە پێ بڵێن غەمبارمە بە کۆمەڵک ڕێگای تر هەیە کەمە بەکاری بینین لەوانە گوێگرە چی باشتر بین لەوانە هەست ینی هەست بە بەرامبەر بکەین تێ بگەین لەوانە بریتێ لەوەی کە خاڵە بەهێزەکانی بەبیر بهێنیتەوە بەمان شێوە
لەگەڵی بەردەوام بی واز نهێنیت یعنی لەگەڵی بی تاوکۆ کاتی کە باشتر دەبی بۆ دوایە لێشی بێچیتەوە وە لە جیاتی ئێمە کە پێی بڵین غەمبارمە بە دەکرێت هاوسۆزی بین هاودڵی بین لەگەڵی نەک ئەوەی کە ئەمە بین جۆرێک لە جۆرەکان پێ بڵین غەمبارمەوە یان جۆرێک لە جۆرەکان هەندێک وشە بەکەن هەتا ئەوانەی کە لە بوارەکانی زانستە مرۆیەکان شارەزان زۆر گرنگە کەمتر نەسیحەت بەکاربێنن بەڵام لە بواری دیکە کەسانی دیکە ئاساییە نەسیحەت یەکە لە هەرە ڕێگە باشەکان بۆ ئینسان بەتایبەتی بۆ منداڵ زۆر گرنگە ئەم کەمە نەسیحەت بەکاربێن ئامۆژگاری بەرامبەر بکەین چونکە بڕوا بکەن یانەوە کەسێک کە وشەی شیرین و کەسێک کە وشەی باش دەرنابڕی یان لە جیاتی وشەی نەشیا و ناشرین بەکاردێنی فێر نەبووە نەسیحەت نەکرایە یعنی زۆر گرنگە کە کەسێک دوو وشەی شیرینمان پێنەوەڵێ ئەمەش ناتوانین شتێکی شیرین بدەینەوە یعنی ئەوەی ئینسان ئەوەی هەیە مرۆڤەوە هەیە دەیدات ئەوەی کە کەسە شتی باشی لەکن نەبی ئەو شتە ناباشان دەدا ئەوەی کە شتی باشی لەکن بی ئەو شتاندا ئەمە ئەوە دەدەین کە هەمانە زۆر باش هەموو بسەڕەکان هەروکۆی کە خۆشت باس کرد زۆر کەسەیە فێر نەبوویان لەناو ژنگەیەکا بۆ کە کەمترین قسەی شیرینی تیا بۆ زیاتر قسەی ڕق و قسەی زەبر و ئەم بابەتانە و بەرکەوتن و تێگیران ئەوانە هەبووە هەر کەسێک بێت وردە خۆی ڕابێنێ لەسەر قسەی شیرین لەسەر گفتاری شیرین لەسەر دەربڕینی جوان و ناسک بۆ ئەوەی کە کاریگەریەکی زیاتر لەسەر بەرامبەرەکەی بەجێبێڵە چۆن دەست پێ بکاوەش چۆن شێوازی قسەکردن و شێوازی تێگەیشتنی لە هەست و نەستی بەرامبەر بگۆڕێ بەڕاستی یەک لەو خارانە بوو کە زۆر گرنگ بوو باسیکەین ئەویش ئێستا لە ژیان ئێستاماندا لەبەرەوەی زەمن جیاوازە ینی بەرکەوتنەکان جیاوازن ینی کۆمەلگا فراوان بووە بوارەکان فراوان بووە ئەمە زۆر گرنگە گرنگی بدەین بەو خول و سیمنار و کتابانەی کە لەسەر ئەو بوارەکانی پەیوەندەکان دانراون یعنی ئەو زۆر گرنگە یعنی خۆم یەک لەو دەورانەی کە بەنیازم بیکەم یان بەشێک لەو ڤیدیۆیانە کە دەیکەم یان ئەو ڕاستەخۆیانە کە دەیکەم باسم لە پتەوکردنی بەهێزکردنی پەیوەندەکان کردیتەوە لە خێزان و لە کاتێک بەرەکەوتنی کۆمەڵایەتەکانە ئەوە کە زۆر میهمە بەشداریکردنە وەجێگرتن لە وشەکان وە زیاتر ژینگەی ئەرێنی لە خۆمان دروستکەین یان ئەمە سەرەتاوە زۆر گرنگە ژینگەی زۆر ئەرێنی لە خۆمان دروستکەین یان تو کاتێک کە دەچیە سەر تۆڕە کۆمەڵایەتەکان یعنی فەیسبووکە ئینستاگرامە هەر جۆرە یعنی ئەو بازنێک ئەو کەسانەی کە لایکت کردینە و کەسانی کە فۆڵۆت کردینە ئەو کەسانێک کە برادەتن لە دەرێ لە ژیانی واقعی هەموو ئەوانە کاریگەریان هەیە ئەو ژینگەیەنە کە ئەتو تێدای یعنی زۆر گرنگە ئەمە ئاگداری ئەوە بین کە کەس چی هەڵدەبژێرین لۆ قسەکرد هەوڵش دەین زیاتر لە ژیانی واقعی بین لەوەی لە دنیای مەجازی بین ڕاستە ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان بەشێکی گاریێری ژیانی من بە هەمان شێوە فێری ئەو کارەمایانە بین لە ڕێگەی کتاب و ئەو وەرکشۆپ و سیمینار و خولانەوە بە هەمان شێوە ئەمە بزانین کە چەند جۆرێک لە وشە شیرینەکانمانێک کە ئەوانیش چەندین لەقیان لێ دەبتەوە لەوانە ئەو وشانەی کە پێ دەڵێن میهرەبانیەکان وشە میهرەبانیەکان ئەو شانن کە هەستۆزەی خۆشی تێدایە ینی جۆرێک لە هەستی جوان جۆرێک لە قسەی جوانی تێدایە جۆرێک لە ینی بەسەی و سۆزی تێدایە لۆ بەرامبەر جۆرەی دیکە بریتە لە هاندەرەکان ئەو شانان کە ئێمە بەرەو پێشەوە دەبن ینی بۆ منداڵ یەک لەو جۆرانەی وشە شیرینەکان هەندان زۆر گرینگە بەڕاستی ینی منداڵ زۆر پێویستی بەوەیە بە تاتی لە قوتابخانە بە تاتی لە جێگەی دیکە من نامێت ینی لە خۆ قسە بکەم بەڵام بەشێکی لەو قوتابیانەی کە لە قوتابخانە بووینە لە پێشتر ینی کاریگەریان هەبووە لەسەر وشەی مامۆستا ینی لەسەرەوەی کە واز بێنن لە قوتابخانە بۆی ئەوەی کە من لەو ماوەی پێشوو یەک لەوان لەو قوتابیانە گوتێ من لەبەرەوەی مامۆستاکەم بە شێوەیەکی جوان قسەم لەگەڵ ناکە یان بەش نەک جوان ینی وشەی زبر بەکاردێنی و هەتا هەندێک وشەوەکان لۆنە داهاتووتانی کە ئێستا شتە زۆر بووە داهاتوونی ئیشکردن لۆ ناچن ینی خوێندن لۆ ناچن ئیش بکەن و بەرن ئەوە ینی کارگەریش زۆر دەکە ڕەنگە زۆر ئەمە بە شێوەی تەبیعی یان ئاسایی هەندە قسە بکەین بە بەرامبەر بەڵام بەرامبەر زۆر کاریگەری لێ دەکات لێ گرنگە ئەمە وشە جوانەکان بەکاربین چونکە ڕەنگە بتەواوی ژیانی بەشێکی زۆر گرنگی ژیانی کە خوێندنە کە ئیشکردنە کە هەر مامەڵکردن لەگە دەوروبەر بگۆڕ بە هەمان شێوە سوپاسگوزاری ئەمە زۆر گرنگە سوپاسگوزار بین ینی خوای گەورە خۆش دەفەرمێ قل خیر
يعني عفوا لأشكرنكم لأزيدنكم يعني إنسان گرینگە سوپاسگوزار بیت ئەو شانە بەکاربیین یا ڕستانە بەکاربیین کە سوپاسگوزارین لۆ دەوروبەر چەند خۆشە کاتە کە خاوەنکارەکەت پێ دەرێت زۆر سوپاسگوزارن ببوونیت و چەند خۆشە کە هاوسەرەکەت پێ دەڵێ زۆر دڵخۆشن ببوونت یعنی ئەو جۆرە ڕستانە کە ئەمە لە ژیانی مەش هەشتان بوونی کەمە یان کەم بەکاری دێنین یان چەند خۆشە برادەرەکەت بە هەمان شێوە ئەو شانەی کە سوپاسگوزارین چەند خۆشە کاتە کەسە شتێکت لۆ دەکات ئەگەر هیچت پێ نەکرێت لۆی ئەگەر چاکەش نەدەیتەوە سوپاسگوزار بی یعنی ئەها برێ منەتم پێ بە شتەکە یعنی دەڵێ پێزانینم هەیە لۆ شتێک بەمان شێوە ئەوانەی کە ئەکتکردنەوە لەسەر شتێک یعنی ئەمە زۆر گرینگە ئەو زۆرە ئەو شانە بەکاربین کاتێکە ئەکیدی شتێک دەکەینەوە ئەکیدی بوونی کەسێک لە ژیانی خۆمان دەکەینەوە ئەکیدی ئەوەی کە بەرامبەرمان دەمانەیە لەگەڵمان بەردەوام بە هەمان شێوە دەستخۆشی دیسانە ئەوش خاڵت نزیکە لە سوپاسگوزاری کە ئەمە دەستخۆشی کاتێک کەس کە ئەو کەسێک کە کارمان لۆ کارمەندەکەمان ینی لە زۆربەی بوارەکانی ژیان وشەشی نەکان گرنگ کاتێک کە کارمەندەکان شتێکی باشەکە دەستخۆشی لێ دەکەین ئەنی هەستە خۆشە زۆرەکە لە پاداش هەتا لەو منداڵش کە ئیشەکی باش دەکات پاداشتێکی دەرونی و منداڵت دەیکە پێ دەڵێ دەستخۆ پێش دەڵێ ئافری پێ دەڵێ بەردەوام بە یعنی ئەو جۆرە وشانەی کە ئەمە لە ژیانی خۆمان بەخۆی هیچ تێناچی ینی وزەشی واش تێناچی لە ڕووی دەستەیشەوە باماشەوە دووبارە ئەو شانەی کە جۆرەێک لە سوعبەت و قسەی خۆشن ینی ئەو جۆرانەی هەمە دەجارە لەگە برادێکماندا قسەی خۆشمانە یان لەگەڵ کەسانی دیکە بەماشەوە جۆرە لە نوکتە کە نوکتە خۆی جۆرە لە تێدانی معنایەک ئەوە دیسانەوە زۆر گرینگە لە ژیانیمە کە ڕەنگە کەم بن ینی هەوڵدەین ئەو جۆرە وشان لە ژیانی خۆمان زیاتر بکەین ئەو شانەشی کە جۆرە پێ دەڵێن شعری یعنی دەنگ و مانایەکی خۆشیان هەیە لە ژیانیمە ینی ئەوە لە هاوسەران زۆر پێویستەکە متوانن جۆرەك لە دەربڕینی جوان دەربڕینی باشە تا دەربڕینی شاعیرانەش لۆ بەرامبەرەکەیان دەربڕن ینی بەشێک لەو ینی شاعرانەی کە هەیە زۆر شعری پاکن ینی دەلالەت لە ئەوینی پاک دەکەن ینی وەکو ئەوەی کە دەڵێ لێ چاوم خۆشێت چکە تۆی پێ ئەبین ینی ئەها جۆرە دەربڕینی زۆر جوانە کامە لە ژیانی خۆمان ینی دوێن منە هەندەجانە هاوسەرەکەمان دەبین ئەوەندە جوانیش نییە بەس هاترش خۆی پێ دەکەین زۆر جوانی ینی زۆر ڕێکی یعنی بەڕاستی دەڵێ ینی مەسەڵ ینی زۆر وشانە کە دەکرێمە بە بەرامبەریان بڵین بەڵامها بەتەنێ و دەنگ و مانایەکی زۆر تایبەتیان هەیە لێە وەکی گوتمان ژینگەی ئەرێنی ژینگەی کە وشەی جوانی تێدابیت و بەکارانی جۆرەکانی کە میهرەبانی ئەوانە لە خۆمان پەرە پێ بدەین و هاوڕێی باش ئیلاخیری و تاکۆتایی ئەوانە گرینگن ڕەنگە بتوانین یارمەتیمان بدەن کە زیاتر وشە شیرین بە خۆمان بکاربێن چونکە بەڕاستی کاریگەری زۆری هەیە بە هەمان شێوەمە وشە شیرینەکان لەگەڵ خودی خۆمان دەزانی یەک لەو شتانێک کە ئەمە هەشی گوتمان کە ڕەنگە ئەگەر نەتانین شتی باش دەربڕین لەبەرەوەی ئەمە خۆمان شتەمان نییە ئەگەر لەگە خۆمان هاوڕێ بین لەگە وشەی باش و خۆمان بڕین هەتا و کاتانێک کە زۆریش سەختە ینی دوا کەس یانەکە ئەو کەسێک کە زۆرترین چانسی لە ژیانیمە پێویستە هەبیت هەر خودی خۆمانی ئەو کەسەی ئەو خودەی کە ئەمە هەمانە زۆر گرینگە وشەی باشی بەرامبەر بەکاربین یا هەتا و کاتانێک کە شکستیش دێنین بڵێن زۆر باشە ینی تەبیعیە بەردەوام بە هێشتان کۆتایی نییە کۆڵمەدا ئەدە شتانێک کە بە خۆمان دەڵێن بە خودی خۆمان نەک بە شێوەی ناواقعین بە شێوەی کە واقعین بە شێوەی ینی واقعیانە بە شێوەی کەوەی کە چکە بەڕاستی هەرچەند لەو شتانێکام زۆر جاها کە هەندێک شت دەڵێن خێر تێدایە یان ئەگەر تا شتەکەش ئەس بکەیت زۆر تێک دەستی لە ژیانی خۆ زۆر تێک چووە ئەتو هەر بڵێ خێر تێت چونکە ئینسان جۆرە لە وزەی هەیە کە ڕەنگە لە دەستی بدا لە کاتیەوەی کە واز بینێت چونکە لە کاتی دروستبوونی ناخۆشی و بەڵایەک دوو جۆر شت هەیە یانەوەتە تو کێشەکە چارەسەر دەکەی یانەوەتە کە کێشەکە چارەسەر ناکرێت سەبری لەسەر دەگری یانەوە کە زۆر گرینگە ئیشی لەسەر بکەین لە پاڵ ئەوانە دیالۆگی خودی لەگەڵ خودی خۆمان یعنی شتێکەیە پێ دەڵێن هاوڕێی خودی ئەو هاوڕێ ناوی لۆدادنی و قسەی خۆشی لۆ دەکەی و جۆرەك لە برادراتی لەگە دروست دەکە هاوسۆزی لەگە دروست دەکە کەوای لێ دەیتر لەگەر ئەو خودەی خۆت کە هەر خودی خۆتی ناوەچی لێدەنی برادرایەتیشی باش دروست دەکەی دەی لەو کاتەگەمە لەگەڵ خۆمان باش بین یان دەڵێ ئێرانی قسەی فارسی قسەی جوانیان هەیە دەڵێ با خودت میهرەبان باش یعنی لەگە خودی خۆت میهرەبانە یان ئینگلیز دەڵێ go easy on yourself لەگە خۆت میهرەبانە لەگە خۆت بە سەبر بە لەگە خۆت
ئاسان بە لەگەڵ خودی خۆت یعنی ئەوانە کە زۆر زۆر گرینگە بەڕاستی ئیشان لەسەر بکەین. زۆر باشە باوسا لە کۆتا پرسیارە ئەوە دەپرسم ئێمە ڕۆژانە گوێبیستی چەندین قسە دەبین چەندین گفتوگۆ دەکەین چۆن بتوانین کە شوێنەواری وتە باشەکان یاخود دەربڕینە باشەکان لەسەر دڵ و دەروونمان جێبهێڵین یاخود بهێڵینەوە. بەڵێ زۆر زۆر گرینگە کە ئەمە وشە شیرینەکان لەگەڵ بەرامبەرمان بڵێن و لەگەڵ بەرامبەریشمان بەردەوامی بکەین یعنی بەتایبەتەوە کەسانێک کە زۆرێک لە جۆرەکان وشەی کەم وشەیان زۆرێک میهرەبان نەبووینە لە ڕابردوو لەگەڵیان ئەوانە کە زۆر زۆر گرنگترن کەمە زیاتر هەوڵدەین لەگەڵیان یعنی ئەگەر کەسێک کە ماوە بەتایەتی کەسانێکی نزیک لێمان قسەیان شارەق بوویان قسەشیان شیرین نەبوو لەگەڵ ئەمە قسان لەگەڵ شیرین بوو چونکە قسەکەی زۆر جوان دەڵێت تاریکی بە تاریکی ناو نابرێ یان لا ناسی تەنها ڕوو ناچێت تاریکی دەکاتەوە یعنی دەڵێ دنیا پڕە لەو کەسانەی کە باشن لە کەسی باش ئەگەر کەس نەدۆزیەوە لە ژیانی خۆت باش بە بەتایەتی کاتێکە کەسێکی باش یان لۆ منە ئینسانێک مرۆڤ من دەبینین زۆر کەس بە دوو کەسێکی باش دەگەڕێ لۆ هاوبەشی ژیانی خۆی بەڵام ینی دەوێت ئەو ماسفاتانی تێدابی ئەوە بی 1 2 3 4 بەڵام یان لۆ منە یەکلەوانە کە وشە شیرینەکانن بەڵام دەڵێت مهمترینش دەوێت خۆت ئەو کەسە باشە بیت کە دەتەوێت لە بەرامبەر دابی لە بەرامبەر تا دروستیکەی لێە وشە شیرینەکان کاریگەری زۆریان هەیە لەسەر ژیانی مە وشە شیرینەکان کاریگەری زۆریان هەیە لەسەر سەرکەوتنی مە لە خوێن و لە ژیان ینی یەک لەو 3-4 وشەیە کە لە ئینگلیزی 5 وشەیە دەڵێ ئایا باش دەبێ ئەگەر یعنی ئەو زۆرە لە بزنس و لە کاردا زۆر گرینگە دەڵێ ئایا باش دەبێ ئەگەر ئەو شتە بکەی یان لەگە خودی خۆت ئایا باش دەبێ ئەگەر لۆن من ئەگەر لە تاکەینەوە سەرکەوتن ئایا باش دەبێ ئەگەرم زیاتر بخێم یا بەونەوە بخێنم ئەو جۆرانە هەسەشی باش نەمە دروست دەکەن و لەگەڵ بەرامبەریشمانی ئەو تە شیرینانە دەکرێت بمێنەوە لایمە ینی ئەها زۆرگ لەوانە کە باسم کرد ینی ئەوەی کە دەڵێ ئایا باش دەبێ ئەگەر ینی ئەو ڕستەیە ئەو کاریگەری چێکزار زۆر لەسەر بەرامبەر دروست دەکات ینی هەستی خۆشەویستی هەستی متمانە بەخۆبوون هەستی سەلامەتی هەستیەوەی کە کەسێک گرنگجیمان پێدەدات لێەوە زۆر گرنگە بەڕاستی ئیشی لەسەر بکەین وەو خاڵانەشی کە زۆر میمە بۆ منداڵ خۆراگەری بۆ منداڵ دروست دەکات وشە شیرینەکان و وای دەکات خۆشێکی زۆری هەیە بەماشەوە یامەتی گەشەی معرفی منداڵ دەدا ینی زیاتر فێربوونی لەسەرە و لێ زۆر گرنگە ئەمە کە ئەو شانە کە بەکاری دەهێنین شانێک بن کە دڵ و دەرونی بەرامبەر دڵخۆش خۆش بکەن ئەکید باگەری زۆریش ئەوانە کاریگەرێکی زۆرە سەری دەهێن و بۆ ماوەی مودەتی زۆر لە ژیانی زۆر سپاس بە وتەکان کاگڕەکان عەبدوڕەحمان ڕۆنمایی کاری دەرونی لە هەولێرەوە لەگەڵمانە بوون سپاس بە ئامادەبوونە.